خاڵێکی تر کەناڵی فتوای مامۆستاکرێکار. یەکەم برایانی دیندار و چالاکوانی خۆمان لە ڕۆژهەڵات چەندین چالاکیان لە یوتوب و غەیری یوتوبەوە ناندبوو. کەناڵێکی چست و چالاکیان بەناوی کەناڵی فەتاواکانی مامۆستاکرێکار دامەزراندبوو کە بەناوی فەتاڤاکان نووسیبوویان گرتە ڤیدیۆی زۆر زۆریانتیا بڵاو کردبووە. داوای بەڕەسمی بوونیان لێ کردم پار لە مانگی 5 ئەم کاتانە بەڕەسمی ناساندمان. ئەوە ساڵێکە ئێستا بڵین هەیە، بەڵام ماشەڵە لەو کاتەوەکو لافا و بابەتی تیا بڵاوەکەنەوە. تەسەورکەن کە لەم ساڵەدا ژمارەی بینینی کەناڵی فەتاوای کرێکار گەیشتۆتە 15 ملیۆن بینی لە ساڵێکە. نزیکەی 500,000 نیو ملیۆن سعات بینراوە، 300,000 لایکی بۆ کراوە. جابراەک لێ عاجز بوو بۆی وەها مامەسە 5,800 لایکی دەست بەرە خوارشی هەیە کە تەئیدیان نەکرد. ئێوتم برایەمە 300,000 کەس 300,000 کەس لایکی کردوێ بڵێ پێم خۆشە و لەگەڵتان و تەئیدتانەکەم و جا 5,000 چییە وەکو قەترە ئاوێک وایە. ئەم کەناڵش بە فەزلی خوای گەورە ئێستا ئەزانن ێوە شەستی پێکردن وەکو کەناڵێکی تەلەڤیزیۆنی ماشەڵە لە ئارایە و کارەکە و بە فەزلی خوای گەورە. بەڵام ئەمێ سەرنجتان بۆ شتێکی زۆر سەیر ڕابکێشم، ئەویش ئەوەیە کە یەکەمینجا ئەم برا بە ڕێزەی سەرەتا دای مەزراندبوو تەبەن بۆ نیشاتی خۆی و ئەجری خۆی پاداشتی لای خوای پەروەردگار دای مەزراندووە وەروە خزمەتی کەش بم دید و ڕێ ئێمە بە ڕۆژ کرێکاریە کرد لە سعات 4 و 5 ئێوارەوە کە ئەهاتەوە بەو ماندوو بووە بەو ماندوو بوونیەی خۆیەوە ئەکەوتەوە سەر بە دەردی خوانەڵن کوتکردنی بابەتەکانی من و گرتە ڤیدیۆ خێراخێرا داهێنان لەسەر ئەوێ بۆ بڵاو بوونەوە. برانی ڕۆژهەڵات لە ناوخۆیانە بڕیاریاندا بوو کە ئەوەندە ماندووە و شەویش هەر ماندووە وتویان باشە پارێکی بۆ ببڕینەوە جا تەسەورکەن $80 بۆ بڕی بۆ مانگان وتویان بە ئەمەی لەسەر تەخفیفکەین. $80 برا چی $80 سەر بە هەر برایکی لە دەرەوە کە ئەژین پێی بڵم وڵا $80 ئەڵە برا $80 هی لە فەیەکە هی خواردنێکە بەخوا $50 خواردنێکە لە مەطعمێکی باش بڕۆی بیخۆی. ئەمان $80 بۆ بڕیبەوە ئەیتر کە وەزع ئێرانیش سەختتر بوو تەبەن $80 کەش بەش ناکە ئێستا بۆیان کردو بە $100. جا من بۆیە ئەم قسەش بۆیە ئەجێڕمەوە برایانی ئەوروپا تەشجێکەم زیاتر. یانی تۆ تەسەور کە تۆ خۆت ئەگەر $100 لێرە بدەیت لە ئەوروپا $100 تەسیرێکی گەورە ناکات لە تۆ بە $100 یەک مانگی کامل یەکێکی وەکو ئەم گەنجە بە ڕێزە ماڵم ناڵیشی هەیە ناڕوا کرێکارێکەش بە $100 تۆش ئەژی ئەم ئیشانەش هەموو یەباتە پێشەوە. جا بزانە چەند تەسیری هەیە لەوەی کە بە زووترین کات زەمینەی گۆڕانکاریەکە ئامادە بکەین زۆرترین نیسبەتی دید و تەسەوراتمان بڵاو ببێتەوە زەمینە فکرێکەمان زەمینە سیاسەکەمان زەمینە میلیەکەمان زیاتر بڵاو ببێتەوە. ئەنجا ئەو وزانەی لێمان کۆ ئەبنەوە ئەخرێنە گەڕ بە $100 تۆ گەنجێک لەوێکەوێتە ئەو ئیشانەوە یان تەلەبەیەکە ئەبێتەوە بە مامۆستا ئەمجارە خۆی دەرسەکانەڵێت خۆی کتێبەکان بەرهەمێنە خۆی شەرحیانەکات و ئاواژە ڕۆینە پێشەوە بە حەول و قووەتی خوای گەورە. لە یەکەم ساڵیشە بۆ برا عەزیزانە مودتم زۆر زەروریە دەرز وەربگرین لە جەماعەتی کاک ئەحمەدی موفتیزادە و فەتحوڵا گولان لە جەماعەتی سیستانی و لەوانەی ترکی احتیما دەکەنەوە سەر خۆیان بۆ پارە پیاکردنی خۆیان. جەماعەتی فەتحوڵا گولان بە تەمابوون کاتی خۆی کەناڵێکی تەلەڤیزیۆنی ئیزافی بکەنەوە وتیان پارەی لە غەیری خۆمان وەرناگرین وەلەو مساعدات و خێر و سەدەقاتیش پارە لە غەیری ئەندامی خۆمان وەرناگرین چکە تا ئەندامی خۆمان هەمان بێ هی خەڵکی تر باویدا فەقیر و هەژاری تر ئاوا پێ ئەگەین. $100 تۆ لە ئەوروپا زۆر کاریگەریەکی گەورەی هەیە کە لە کوردستانێکێکی پێ متەفەڕیقە بێمانگەکەمی خزبە ئیسلامەتیەکە ئینشاءالله.